تۆ سڵاو لە سەرکۆ سڵاو لە تەواوی بینەرانی کورساتی عزیز لە کەرکووک کە شوهەوایەکی خۆشە و تایبەتە تۆزێکە بێ بارانەکە کردوێتیەوە لەگەڵ ئەوەشدا فستیڤاڵی بەهاری پێکەوە ژیان لە کەرکووک ئەمڕۆ بەڕێوە دەچێت کە خۆی لە نمایشی ئەسب سواری کوردی و عەرەبی ئەبینێتەوە لە هەمان کاتدا لەم لاشەوە بەشێکی زۆر لە خانمان هاتوون کاری دەستیان نمایش کردووە لەوێەوە ڕەشماڵیان هەڵداوە و لە هەمان کاتدا خواردنی کوردەواری لێرە هەیە بەڵام ئەمە هەمووی بەسەرپەرشتی پارێزگاری کەرکووک ڕێبوارتەها لێرە لە یاریگای گەڕەکی عەرەفەی پارێزگای کەرکووک بەڕێوە دەچێت. من دەمەوێت قسە لەگەڵ کاکدانا بکەم سەرۆکی ڕێکخراوی ئەسپی کورد. سوپاس بامە دەبوون کاکدانا. ئەمڕۆ ئەسپەکان ئەبێت چی بکەن؟ یعنی ئەوەی کە من بینیم لە دەرەوە هەمویان نمایشیان پێ ئەەکەن چۆن ئەڵێ ڕایان ئەهێنن. سڵاو لە جەنابتان، دەستان خۆش بێ. کەناڵی کورسات لەو کەناڵانەیە کە هەموو کاتێک بەدەم هاوکارەکانی هەموو برادرانەوە بۆ بە تایبەتیش ڕێکخراوی ئەسپی کورد. بۆ معلوماتی جەناب ڕێکخراوی ئەسپی کورد ساڵانە ئەم نمایشانەی هەیە، ئەم فستیڤاڵانەی هەیە. ئەم ساڵیش پارساڵ لە کەرکووک هەر هەمان بووە. لای جەنابتان معلومە ئەم ساڵیش لەژێر چاودێری جەنابی کاک ڕێبوارتەها فستیڤاڵێکی ئەسب سواری ساز دەدرێت لەگەڵ هەمایشێکی کولتوریە. هەموو لایەنەکان بە هەموو ڕنگ و دەنگەکانەوە بەشدارن و پاشانیش ئەسپەکان وەکو لای جەناب معلومە لە زۆرینی شارەکانی عێراقەوە هاتوون. ینی من بڵێم بە تایبەتی لە سێمانی و نەخێر لە هەولێر هاتووە، لە دهۆک، لە سێمانی، لە حەویجە، لە دیالە، لە هەموو هەر سێ بەشەکەی کوردستان لە عێراقەوە بە تایبەتی لە هەموو شوێنەکان ئەسپەکانیش نمایشی خۆیان هەیە. وەبزانم لە سەعات 11 نمایشەکان دەست پێکە کولتوریەکە و لە دوای 11 بۆ 12 نمایشی ئەسب سوارەکان دەست پێکە. سپاس بۆ تۆ کاکدانا، سپاس بۆ زانیاریەکانت. سەرکۆ سەحرەمەوێت کەشوهەوای نێو شوێنی فستیڤاڵی کەرکووکتان بۆ بگازمەوە ئەوەی هەیە لە پێکاتە جیاوازەکان بە تایبەت ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، ڕاوێژکاری پارێزگاری کەرکووک، لایەنە پەیوەندیدارەکان، بەرپرسانی شارەوانی کەرکووک، یانێ هەموو لایەنە پەیوەندیدارەکان لێرە ئامادەن. دەمەوێت لەگەڵ مامۆستا جیهان قسە بکەم، ڕاوێژکاری پارێزگاری کەرکووک بۆ کاروباری هونەری. سوپاس وامە دەت مامۆستا. کەی خۆتە دانیشتیان ڕاستی کەی خۆت. ئەمە پارێزگاری کەرکووک ئەم چالاکی ڕێخستووە تا چەند گرنگە لە کەرکووک نەتەوە پێکاتەکان ئاها پێکەوە ئەم فستیڤاڵی ئاشتی پێکەوە ژیانە لە بەهاری کوردیا ڕێک بخەن. بێگومان ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە کە هەموو نەتەوەکان لەم شوێنەیە کۆ ئەکاتەوە. ئەمڕۆ فستیڤاڵی بەهار و پێکەوە ژیان، هەفتەی ڕابردوو فستیڤاڵی بەهار و نمایشی گوڵمان پێشکەش کرد بۆ ماوەی 3 ڕۆژ و پشت بەخوا بەردەوامە بین لەم کار و چالاکیەکانان لە هەموو بوارەکانی ترە بۆ ئەوەی کە کەرکووک چەپکە گوڵێکەوەکو خاڵی خۆش بوو مام جەلال هەمیشە ئەی فەرموو. ئێمە لێرە ئەم چەپکە گوڵە ئێستا بەجددی و بە فعلی پێشانی خەڵکی دەین کە ئێمە شاری کەرکووک چەپکە گوڵێکین ئەبێ لە هەموو بۆنە و بۆنەکانە پێکەوە بین، هەموو نەتەوەکان، هەموو ئاینەکان، هەموو مەزهەبەکان لەم شوێنە لە خۆی گرتووە و گرنگیەکی تایبەتی هەیە و هەروەها گەنجانیش بێگومان لەم شوێنە ئەکی دڵخۆشن بەم نمایشانە. مامۆستا جیان، مامۆستا پەروین و کۆندامیان جوانی پارێزگای کەرکووک لێرەیە. مامۆستا بارانەکە دووبارە دەستی پێ کردەوە، جلوبەرێک کوردیش لەبەر کردووە. خێر و بەرەکەتە بەهارە ئینشاءڵڵا. ئەمڕۆ طبعاً ئەم فترەیە میهرەجانمان زۆر بووە بە بۆنەی یادەکانی ڕاپەڕین و واروەها بۆنەکانی ئەو بۆنە خۆشانی کە هەیە. لە ئێستاشە ئەم میهرەجانە گرنگی خۆی هەیە، ئەویژەوەی ئەسب سواریە کە هەم کورد یعنی بیرەوەری خۆی هەیە لەگەڵ ئەسب سواری، هەم برایانی عەرەبیش ئەم بیرەوەریان هەیە. بۆیە من بە شتێکی باش ێزانم هەموو میهرەجانەکان لە هەفتەی پێشوا میهرەجانی گوڵمان هەبوو، یعنی ئەم لێک تێگەیشتن و کۆکردنەوەی هەموو نەتەوەکان و ئاوا لە شوێنێکی وایە بەڕاستی جێگەی دڵخۆشیە و دەستخۆشیە. ئەمە کاری تازەی ئەم فەریقەیە کە ئەنجومەنی پارێزگا و لەگەڵ بەڕێز پارێزگاری کرد. باز مامۆستا پەروین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کرد. سەرکۆ سەحر وەڵاو جارێکی تر بارانەکە دووبارە دەستی پێ کردەوە، بەڵام بڕار وایە سەعات 11 چالاکیە بەڕێوە بچێت کە خۆی لە فستیڤاڵێکی نمایشی ئەسب سواریە بینێتەوە، دواتریش
کۆمەڵێک کار و چالاکی هوەری جۆراوجۆر هەر لە چوارچێوەی ئەم فیستیڤاڵی ئاشتی و پێکەوەژیانە بەڕێوە دەچێت لە پارێزگای کەرکووک کە بە سەرپەرشتی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ئەنجام دەدرێت.